نیوە لە کوێستان و نیوە لە گەرمیان. ژینگەیەکی فراوان، زەویەکیت بەپیت و کەشێکی لەبار. کوردستان ئاوێتەیەک لە گەرمای بەتینی هاوین و سەرمای بەهێزی زستان. ناوچەی شاخاوی و دەشتایی و ڕووبارەکان بوونەتە پەناگە بۆ ملیۆنان باڵندە و ئاژەڵی کێوی و هەمە جۆرەی مێرووەکان و زیندەوەرە بچووکەکانی دیکە. ڕووبارەکان پڕن لە باڵندە و زیندەوەری ئاوی. بۆ ئەوان ژیان تەنها بریتە لە ڕزگاربوون و مانەوە. ڕاوکردنیان و تێکدانی ژینگەکەیان بۆ مەبەستی بازرگانی و دروستکردنی ناوچەی گەشتیاری بۆتە هۆی لاسەنگی لە ئیکۆسیستەمی ڕووبارەکان و شاخ و دەشتەکان. بەڵام لەگەڵ هەموو ئەو سەختیانەشدا ئاژەڵ و باڵندە کێویەکان بەردەوامن لە ژیان، شەڕ دەکەن لە پێناومانەوەیاندا. سووسی زەرد ڕەنگە زەردەکەی بۆ ڕاکێشانی سەرنجی مێینەکان و خۆحەشاردان بەکاردەهێنێت. ڕەنگی زەردی تێر لەسەر گەڵایەکی سەوز وا دیارە ئەم جارە فێڵەکەی بەباشی ناڕوات. سووس یاخود وێڤڵ لەسەر هەڵبژین و خواردنی تەڕایی گەڵا سەوزەکان دەژین و لە هەر شوێنێک بن شوێنەواری زیانەکانیان بەجێ دەهێڵن. کاتێک زیاتر وردەبینەوە لە سەوزاییەکان، زیندەوەری بچووکی وەک ئەم بۆ قەداری نەدەبینی کە قەبارەیان زیاتر نییە لە 2 سانتیمەتر. بەخۆ هەڵواسین بە قەدی ڕووەکە سەوزەکاندا 2 ئامانجی هەیە. یەکەمیان زیاتر دەتوانێت لە نێچیرەکانی نزیک بێتەوە کە مێرووی بچووکن. دووەمیان خۆش شار نەبێ لە ترسی بوونەوەرە ڕاوکەرەکانی دیکە. وەک ئەم مانتیسە کە بێگومان بۆقێکی وا بچووک نێچیرێکی ئاسانە بۆی بەهۆی 2 دەستە بەهێزە دڕکاویەکەی. بە ئاسانی دەتوانێت زیندەوەرێکی 3 هێندەی قەباری خۆی ڕاو بکات. لە گەشتێکی تیمەکەماندا بۆ شاخی بەرانان لە باشووری خۆر ئاوای شاری سلێمانی، بەردەڵانێکی بەرز و ئاشکەوت و پەناگە بوونەتە شوێنێکی گونجاو بۆ ژیانی چەندین باڵندە و ئاژەڵی دەگمەن. باڵندەی ڕێد ستارتی ڕەش کە بە مێژگرە ناسراوە و کێشی لە 16 گرام تێپەڕ ناکات. ئەم کەلێن و بەینی شاخە بەردینەی کردوتە پەناگە بۆ خۆی. بەگرتنی مێرووە بچووکەکان وەک مێشوو لەو مێش خواردنی خۆی دابین دەکات.
باڵندەی ڕێد ستارت ناوچەگەرە و ڕێگە نادات باڵندەی لە جۆری خۆی لە ناوچەکەیان نزیک بێتەوە. تێکەڵبوونی ڕەنگی لەگەڵ دەوروبەرەکەی باشترین چەکی ئەوە بۆ خۆ حەشاردان لە ترسی ئاژەڵ و باڵندە گۆشخۆرەکان کە لە هەمان ناوچەدا دەژین. لە بەرزاییەکانی ئەم تاوەرە بەردینە دێرینانە قاژوەکان سەرقاڵی دیاریکردنی شوێنی هێلانە و هەڵبژاردننی مێینەکانیانن. نێوانی کون و کەلەبەری شاخەکە باشترین شوێنە بۆ دانانی هێلکە و گەورەکردنی بێچوەکانیان. بەهۆی سەختی شوێنی لانەکانیان پارێزراون لە ئاژەڵە گۆشخۆرەکانی وەک ڕێوی و چەقەڵ و خشۆکی وەکمار. بێچووە پێگەیشتۆکان هەوڵی دروستکردنی هێلانە دەدەن لە هەمان ئەو شوێنەی لێی گەورە بوون. باڵندەی قاژوو یاخود جاگدا و بچووکترین باڵندان لە خێزانی قەلەڕەشەکان توانای زیرەکیان ئێجگار سەرسوهێنەرە. بە جۆرێک کە هەندێک لە ئیتاڵیەکان بەکاریان هێناوە بۆ دزینی پارە لە ئامێری پارەڕاکێشان. پەیوەندی نێوان ئەم باڵندانە بۆ هەمیشەیە و نێرینە و مێینەکانیان پێکەوە دەبن و لێکجیا نابنەوە. تەنانەت ئەگەر لە هێلکەدانان و گەورەکردنی بێچووەکانیشیان سەرکەوتوو نەبن. ئەم باڵندانە بەپێی شوێنی ژیانیان جۆری خواردنەکانیان دەگۆڕێت. لە شاخەکان مێرووەکان و میوە و جارجار هێلکەی باڵندەکانی دیکەش دەخۆن. بەڵام لە نزیک شارەکان تۆ و پاشماوەی خواردنی مرۆڤەکان دەکەنە سەرچاوی خواردن بۆ خۆیان. هەموو ساڵێک لەم چیایە ئەم باڵندانە هێلکەدا دەنێن و زۆر دەبن. بۆ ئەوان ئەم چیایە بۆتە نیشتیمان و لێی دوور ناکەونەوە. دوای گەڕانەوەمان لە شاخی بەرانان گەشتەکەمان بەردەوام دەبێت بۆ زیاتر گەڕان بە دوای ئاژەڵ و بوونەوەری کێویدا. بۆیە بڕیارماندا پێش دەست بەکاربوون شوێنێک بۆ حەوانەوە بدۆزینەوە پێش ئەوەی شەومان بەسەردا بێت. ئێمە سەرقاڵی چاخواردنەوە بووین. هاوڕێ بچووکە کەشمان سەرقاڵی یاری کردوون و دۆزینەوەی هاوڕێی نوێ بوو. باش حەوانەوەیەکی کەم دەستمان بە گەڕان کردەوە. لەو نزیکانە بۆقێکمان بینی لە جۆری تۆدی سەوز کە خۆی مەڵازدا بوو بۆ گرتنی ژەمە خۆراکێک، لەوانە زاڵ و یاخود کرم و مێروو. چاوی ئەم بوونەوەرە هێندە بەهێزە بە شەوی تاریک توانای جیاکردنەوەی ڕەنگەکانی هەیە. پێستیشی بە پەڵەی سەوزدا پۆشراوە کە یارمەتی دەدات بۆ خۆحەشاردان. لەناو ئەم ئاوە سازگارە کۆمەڵەیەک زاڵومان بینی کە لە بنی قوڕەکەوە دەهاتنە دەرەوە و کۆ دەبوونەوە. هەزار پێکانیش کەوت بوونە جۆڵە لە تاریکی شەودا. وەک سروشتی خۆیان هەندێکیان بۆ پەیداکردنی خواردن و هەندێکیشیان بە بوونی ئێمە بێزار بوون و دوور دەکەوتنەوە و خۆیان حەشار دەدا.
چەقەڵەکانیش وەک پیشەی هەمیشەی خۆیان چاودێری تیمەکەی ئێمەیان دەکرد بەڵکو کە شوێنەکەمان جێهێشت بۆ پاشماوەی خواردنە بە جێماوەکان بگەڕێن. ناو بەناو لە نێوان چڕی گژ و گیاکە دەردەکەوتن و لە ناکاو دیار نەدەمان. شەقەڵی ئاڵتوونی بەهۆی لورەی تایبەت بەخۆی شوێنی یەکدی دیاری دەکەن و یەکدی لە هەر جۆرە جم و جۆڵێک لە ناوچەکەیان ئاگادار دەکەنەوە. یاخود بۆ دیاریکردنی ناوچەی ژێردەسەڵاتی خۆیان تاوەکو گروپەکانی دیکە ئاگادار بکەنەوە کە خۆیانی لێ بەدوور بگرن. بەڵام هاوڕێ بچووکەکەمان گوێی بە لورەکە نەدا و هەوڵی دەدا یاریان لەگەڵدا بکات. ئەمە بۆ چەقەڵەکە مایەی بێزاری بوو، هەر بۆیە دوور کەوتەوە. جیردی فارسی یەکێکی ترە لە خێزانی قرتێنەرەکان و بە یەکێک لە ئارامترین گیاندارەکان هەژمار دەکرێت. ئەمانە بە درێژای تەمەنیان بە هیچ شێوەیەک ڕوبەڕووی یەکدی نابنەوە و شەڕ لەگەڵ یەکتردا ناکەن. درێژی ئەم گیاندارە دە بۆ 15 سانتیم دەبێت و کێشی لە 100 گرام تێپەڕ ناکات. لەسەر خواردنی تۆوی ڕووەکەکان و مێروە بچووکەکانی دیکە دەژین. تەنیا لە تاریکی شەودا بە دوای پەیداکردنی خواردندا دەگەڕێن. کۆتایی کلکی کە بە شێوەی فڵچەیی و تاریک دەردەکەوێت یارمەتی دەدات بۆ ڕاگرتنی هاوسەنگی لە کاتی جم و جۆڵدا. ئەم ئاژەڵە شیردەرە بە شێوەیەکی فراوان لە هەریەکە لە وڵاتەکانی عێراق و ئێران و پاکستان و ئازەربایجان و ئەرمینیا و ئەفغانستان دەژین. جێرد توانایەکی لە ڕاددەبەدەری بیستنی هەیە و بەهۆی دوو گوێی گەورەی هاوشەوەی شەمشەمە کوێرە و دوو چاوی گەورە و هەستەوەری سەرلوتی هەست بە مەترسیەکانی دەوروبەری دەکات. گونجاوترین ناوچە بۆ ژیانی جێردی فارسی بریتیان لە ناوچە گەرمەکان و گردۆڵکان نیمچە ڕووەچیەکان و بەردەڵانەکان. مینەی ئەم شیردەرە بچووکانە ساڵانە دوو جارنەوە دەخەنەوە و هەر جارەی 5 بۆ 6 بێچویان دەبێت. لە هەندێک وڵات ئەم شیردەرە بچووکە وەک ئاژەڵی ماڵی بەخێو دەکرێت. بەرە بەیانێکی شێدار و سارد لە دەریاچەی دەربەنی خان. تیمەکەمان پاش بەسەربردنی شەوەیەکی درێژ و سەرمایەکی ئێسک تازێن دەستیان کرد بە تۆمارکردنی ڤیدیۆی باڵندا ئاویەکانی ناوچەکە. کات 6:30 خولەکی بەرە بەیانە و پلەی گەرمی 7 پلەی سەدیە. نەورەسەکان و باڵندا ئاویەکان و ماسیگرەکان دەستیان کردووە بە گەڕان بە دوای خواردندا. سەرقاڵی و جمجۆڵی باڵندەکان واتە زیندوی و بەردەوامی سووڕی ئیکۆسیستەمی دەریاچەکان.
بە هەمان شێوە باڵندە ئاویەکان یارمەتیدەرێکی باشن بۆ ژینگەکە لە ئامادەکردنی خواردن بۆ زیندەوەرە بچووکترەکان کە لە ناو یاخود لە دەرەوەی دەریاچەکە دەژین. خواردنیان بریتە لە ڕۆبیان و ماسی و مایکرۆ ئۆرگانیزمەکانی ناو ئاوەکە و زیندەوەرە دەریایەکانی دیکە. باڵندەی ئیگرێتی بچووک یاخود مێشەسپی لە ڕۆخی دەریاچەکە لەسەر بەردی کەنار ئاوەکە چاوەڕێی ژەمە خۆراکێک دەکات. ئەم باڵندەیە ئەندامێکی چالاکی خێزانی هێرۆنەکانە، خاوەنی دەنوکێکی درێژی بەهێزە کە ئەمەش یارمەتی دەدات بۆ گرتنی ماسی و ماری بچووک لە ناو ئاودا. ئەم باڵندانە لە باشووری ئەوروپا و ڕۆژ هەڵاتی ناوەڕاست و زۆربەی ناوچەکانی ئەفریقا بەربڵاون. خواردنیان بریتە لە ماسی و خشۆکە بچووکەکان و ئەم فیبیان و هەندێک جار باڵندە بچووکەکانی دیکە. نێرینە و مێینەی ئەم باڵندانە دوای جوودبوون هێلکەکانیان بە هاوکاری یەکدی هەڵدێن و پێکەوە دەمێننەوە بۆ گەورەکردنی بێچۆکانیان. ئیگرەتی بچووک بە شێوەی پۆلی بچووک دەژین و تەنها بۆ ڕاوکردن و پەیداکردنی خواردن لە یەکجیا دەبنەوە. بەوەستان لە کەناری ئاوەکە و ئارامگرتنێکی زۆر خواردن دەست دەخان. هەندێک جار باڵەکانیان دەکەنەوە بۆ ئەوەی باشتر ژێرەوەی ئاوەکە ببین و نێچیرەکەیان ئاسانتر دەستکەوێت. پەڕەکانی سەرجەستەیان بەگشتی ڕەقن و ڕەنگی سپی تێرن. لەگەڵبوونی دەستەیەک پەڕی نەرمی ئاوریشمی لەسەر سنگی و کلکی کە بۆ نمایشی جوانی بەکاری دێنێت. خاوەنی دووپێی درێژی بەهێزن. ئەمە یارمەتی دەدات بە ئاسانی بەناو ئاوە تەنکەکاندا بڕوات بەبێ ئەوەی هیچ شەپۆلێک دروست بکەن. ئەم باڵندانە زۆر کات بێزار دەکرێن و لایەن ڕاوچەکانەوە ڕاو دەکرێن و دەکوژێن. ئەمە شوای کردووە لە هەرێمی کوردستان ژمارەیان بەرەو کەمبوونەوە بڕوات. پاشای ماسی گرتن پایتکینگ فیشێر. ئەم باڵندانە بوونەتە جێی سەرنجی تیمەکەمان و ئەوڵماندا ڤیدیۆی کاتی ڕاوکردنیان بە ڕێگایەکی جیاواز تۆمار بکەین لەبەرەوەی بە خێرایەکی کەمتر شێوازی ڕاوکردنەکەیان ببینین لە کاتێکدا نێچیرەکەیان ڕاو دەکەن، چونکە ئەمان بە تەکنیکێکی زۆر ناوازە نێچیرەکانیان ڕاو دەکەن کە ئەویش خۆکێشانە بە ئاوەکەدا بە خێرایەکی یەکجار زۆر. لە بەرزی 15 مەتر لە ڕووی ئاوەکەوە بە شێوەیەکی هاوسەنگ ئۆڤەر دەکەن و سەیری بەشی ژێرەوەی خۆیان دەکەن بۆ دیاریکردنی نێچیرەکەیان. پاش دیاریکردنی ماسی لەناو ئاوەکەدا بە شێوەیەکی ستونی و بە خێرایەکی زۆر بەرەو خوارەوە دێن و لە ناکاو خۆیان بە ئاوەکەدا دەکێشن و نێچیرەکەیان ڕاو دەکەن.
بە یارمەتی ئەیرۆدانەمیکی پەڕەکانی باڵی و کلکی و دەنوکە تیژەکەی زۆر بە کارەمەیی هێرش دەکات. هەر بۆیە لە هەموو 10 هەوڵێک 9 جار سەرکەوتوو دەبن. ژمارە ئەم باڵندانە لە کوردستان ڕوو لە هەڵکشانە. تەنها مەترسی لەسەریان تێکدانی سروشت و ژینگەکەیانە.